عزیزان لەوانەیە بۆ کەسانەی کە بەدەست قەڵەویەوە ئەناڵێنن بیست بێتان یەکێک لەو ڕێکارە پزیشکیانەی کە گیرا بێتە بەر بۆ زەعیفکردنیان ئەوە بوو بێت کە نەشتەرگەری قەڵەویان بۆ ئەنجام درراوە. ئێمە لە تەوەری ئەمڕۆمان لەسەر ئەم نەشتەرگەریە دوین لەسەرەوەی کە نەشتەرگەری قەڵەوی بۆ کامێک لە کەسەکان ئەنجامەدرێت لەسەر ئەوەی کە ڕێنماییەکان چییە، نەخۆشەکان پێش نەشتەرگەریەکە ئەبێ چی بکەن، دوای نەشتەرگەریەکە هەتاکو چەند ئەگەری ئەوە هەیە کەسەکە جارێکی تر قەڵەو نەبێتەوە. لەسەر ئەم بابەتان نادوین لەسەر جۆرەکانی ئەم نەشتەرگەریەش لەگەڵ میوانەکەمانە قساکەین و بۆ ئەوەی کە لەسەر ئەم بابەتە زیاتر زانیاری وەربگرین میواندارەتی زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر هیوا عومەر ئەحمەدمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕی قەڵەوی و زیندە پاڵین. دکتۆر هیوا سڵاوە لێبێ زۆر بەخێراتی. بەیانی باش. بەیانی بەڕێزیشت باش. دکتۆر نەشتەرگەری قەڵەوی مەبەست لێ چییە؟ نەشتەرگەری قەڵەوی مەبەست لەو نەشتەرگەریەیە کە هەندێک گۆڕان لە گەدا ئەکەین بۆی کە نەخۆشەکە کەمتری بۆ بخورێ و بتوانێت ئەو وزە زیایی کە لە لەشیا کۆبۆتەوە بە شێوەی چۆری بەکاری بێنێ بۆ چالاکی ڕۆژانە. ئەمیش چەند جۆرێکیەیە. یەکیان قارسی گەدەیە کە لە سا 75 بۆ 85 گەدەکە ئەبڕین بە یەکجاری دەریەکەین لە لەش بەقەدەر مۆزێک یان مۆزێک گەورەتر لە گەدە ئەمێنێتەوە کە نزیکەی 150 سیسی شتەگرێت وردە وردە نەخۆشەکە ناچارە بێت کە چەورەکەی خۆی بەکاربێنێ بۆ چالێژەکانی ژیانی ڕۆژانە. جۆری دووەم قەتکردنی گەدەیە. ئەمەین گەدا ئەگەر بەم شێوەیە بێ بەناو خۆیان قەدیەکەین بەمە بۆشایەکەی ناوی بێ ئەوەی هیچی لێ ببڕیت بۆشایەکەی ناوی بچووکە بێتەوە ئەبێ بە یەک لە سەرسێ نزیکەی 300 سیسی ئەمێنێتەوە بۆ خواردن. ئەمیش ئەبێتە هۆی بە هەمان شێوە هۆی دابەزانی کێش و چەوری لەبەر ئەو خواردنەی خوا بە تەواتی بەشی لەشی ناکا وەکو هێند نەک وەکو جۆر و ناچارە بێت کە وزەی هەڵگیراو لە لەشا کە بریتە لە چەوری وردەوە دەبسووتێنە و لاواز بێت. جۆری سێهەم بۆ پلەیەکی زۆر بەرزی قەڵەوی بەکارێنین ئەویش بەستنەوەی گەدەیە بە ڕیخۆڵەکانەوە. بەمەش چیەکەین ڕێگەیە دۆزینەوە بۆ خۆراک کە لە ڕێگەی ئاسایی خۆیەوە نەڕوات لەش سوودی لێبینێ یەکسەر لەو شوێنەی کە هەڵەمژێ لەوەی تێپەڕێنین بیبینە بەشی خوارەوەی ڕیخۆڵە باریکە بە منە خۆشەکە خوار نەخوا بەڵام نیوەی زیاتری بەم ڕێڕەوە ڕاوە کوایە نەی خوارد بێت لە لەشی دەرەچێت بە بێ سوودی لەش. زۆر باشە. جەنابەت ئاماژەت بۆ کرد کە جۆری کۆتایی واتە بەستنەوەی گەدە بە ڕیخۆڵە بۆ کەسانێک ئەبێت کە زۆر قەڵەوە یەکجار قەڵەو. دوو جۆرەکەی تر بۆ کێ ئەنجامان بە پێی پلەی قەڵەویەکەی ئێمە پلەی قەڵەوی بە پێی شتێ دەرەکەین پێوترێ BMI پێرستی بارستەی لەش. BMI بریتێ لە چی؟ بریتێ لە کێشی نەخۆشەکە بە کیلۆگرام دابش بکرێ بە سەر درێژی نەخۆشەکە بە مەتر دووجا. بۆ نمونە مرۆڤێکی ئاسایی کێشی لە نێوان 18 تا 25 BMIە لە 25 بۆ 30 پێی ناوترێ قەڵەوی بەڵام پێوترێ زیادە کێشی زیادە ئاسایی نییە بەشت هێشتانە بۆ بە قەڵەوە. دکتۆر ئەگەر قسەکەت لە بیر نەچێتەوە بەسمای بە هاوڵاتیان بە پێی کێشەکە لە بابەتەکە تێبکەن. بۆ نمونە کەسێکە کێشی 80 کیلۆگرامە باڵای 100 بۆ نمونە 70 بێت ئەمە ئەو BMI تقریبا چەندێکە بۆی؟ ئەوە بێ بین ئێستا بە شتێک بیژمێرین بەداخەو پەیمانی کێشەکەی دابش بکەین بە سەر مەتر و لەدا حەوت دووجا. حەبە حەبەی چەندەکە؟ 80 دابش بە بەرزیەکەی درێژیەکەی بە مەتر دووجا. زۆر باشە کەواتە ئەوە حسابکردنی ئەوێ. بەڵام ئەگەر لە ماڵەوە پێتانە ئامێری حسابکردن ئەتوانن حسابی بکەن بێگومان بۆ هەن دەرەچێت. زۆر باشە دکتۆر. ئێستا کەسێکە بۆ نمونە هەرەوە 80 کیلۆگرام بێت باڵای 170 ئەمە زیاکێشەی هەیە یان نا؟ تا بیێمایەکەی دەرنەکەی نازانی بەس لەوە ناچێت کێشەی هەبێ. باش لەوانەیە چەند کیلۆیەکی زیاد بێ نەبوو بێ بە قەڵەوی بە ئێمە بە BMI کێش هیچ ڕۆڵێکی نییە. یەکێ 100 کیلۆیە بەرزیەکەی 180ە ئەمە تۆزێ کێشی لە ئاسایی زیاترە. یەکێ 100 کیلۆیە باڵای 150ە
ئەمە پێوترێ چێتە پلە پێنجی قەڵەوی بۆ چونکو بە پێی BMI ئێمە ڕۆین BMI-کەش بریتە لە چێش دابش بکرێ بەسەر بەرزی بە مەتر دووجا. زۆر باشە. کاتە دکتور ئەگەر ئەو BMA ڕقەمێک بێت کامی بۆ ئەنجامان ئەگەر زیاتر بێ کامی بۆ ئەنجام بەڵێ وتمان ئاسایی لە 18 بۆ 25 لە 25 بۆ 30 پێی ناوترێ قەڵەوی بەس پێوترێ کێشی زیاد لەم 25 بۆ 30 ئەگەر یەکێ بێتە لای من پێڵم وەرزش بکە پێڵم پارێز بکە فێریەکەم کە ئەو شێوازی ژیانەی کە هەڵەیە وەکو بە پەلەنان خواردن و خواردنی شلەمەنی زۆر و نەخواردنی نانی بەیانیان و خواردنی یەک ژەم لە ڕۆژێکاویان دوو ژەم لە باتیەوەی سێ ژەم خوا و خواردنی بنێشت و چی کۆمەڵشتی وایە ئەوەی فێرەکەم بۆ یەکی کێشەکەی دابەزێ. دکتور خواردن جوینی بنێش کێشە دروستەکە بۆ کێش؟ بەڵێ بنیام قەڵەوەکە؟ با چین بە تەواویکەین بۆی خەڵک تێبگا لێمان ئەنجاینەوە سەر بنێش. زۆر باش. ئەگەر هاتوو لە 30 بەرەو ژوور بوو 30 بۆ 35 BMI-یەکەی پێوترێ قەڵەوی پلەیەک لە 35 بۆ 40 پێوترێ قەڵەوی پلە دوو لە 40 بۆ 50 پێوترێ قەڵەوی پلە سێ لە 50 بۆ 6 پێوترێ قەڵەوی پلە چوار لە 6 بەرەو ژوور پێوترێ قەڵەوی پلە پێنج بۆ قەڵەوی پلەیەک باڵۆنی گەدەمان هەیە باڵۆنی گەدە لە پلە دوو شتێکمانەیە گەردانی گەدەی پێڵن لە عێراقا لە کوردستان و لاکا بەکار ناتە چک و ماکەکانی یەکجار زۆرە. ئەمە چییە؟ شتێکی خێتە سەر ملی گەدە بۆی کە خواردن لە بۆری سوورێنچکەوە کەمتر بڕوا بۆ گەدا ئەو سانەخۆشەکە ئۆکوایە نەی خوارد بێ. کە ئەمە فەرموود ماکی خراپی زۆرە. بەڵێ ماچی زۆرە لەبەر ئەوە هەر دەستمان پێ نەکردووە لە کوردستان و لە عێراقی شعاگەدارن کە دەست پێکرابێ. شتێکی ترێ قارسی قەدی گەدە کە گەدە نابڕین بەس بە ناو خۆیان قەدیەکەینەوە ئەمەش نزیکەی 15 بۆ 20 کیلۆ نەخۆشەکەی چێشی دابەزێ بۆوانەی ئەوەنەیان زیاد یەک لە چوار و لە پلەسێ و بەرەوسەر ئەگەر هاتوو لایەنی تەندروستی تەواو بوو یان لە پلە دوو بەرەوسەر ئەگەر هاتوو کێشەیەکی تەندروستی وەکو پشتێشە قاچێشە شەکرا فشاری خوێن یان نەزۆکی یان هەناسەتمەندی ئەمانەی لەگەڵا بوو بۆی ئەمانەی چاک بێ ئەم ماکانەی قەڵەوی لە پلە دووە واتە کە لە 35 بۆ 40 هەڵەسین قارسی گەدەی بۆکرد لە قارسی گەدا وەکوتمان لە ساح تا 5 بۆ 85 جێبڕین بەم شێوەیە نەخۆشەکە سوود لێ بنێ لە پلە چوار و پلە پێنج هیچ بوارێکی تیان نامێنێ بۆ شتەکانی تر ئەبێ گەدە و ببەسرێتەوە بەڕێخۆڵەوە جا هەندێجار قارسی گەدا ئاکرێ و ئەبەسرێتەوە بەڕێخۆڵە هەندێجار بە پێ قارسی گەدا بەشێکی گەدە بچووکە کرێتەوە و ئەبەسرێتەوە بەڕێخۆڵە. زۆر باشە. لە چ تەمەنێک ئێوە ئەتوانن بەولا ئەم جۆرە لە نەشتەرگەرانە ئەنجام بن هەتاکو چ تەمەنێک؟ بەڵێ بە پێی ئەو ڕێنمایانەی کە کۆمەڵەی نەشتەرگەرانی قەڵەوی و میتابۆلیزمی ئەمریکی داناوە کە ئێمە بە پێ ڕێوشۆنی ئەوانە ڕۆین. دکتۆر قسەکەت لەبیر نەچێتەوە داوای لێبردنت لێکم ئیسلایدێک بەیەکەوە ئەبینین ئەگەر عزیێت کێشە سەیرێکی ئەمە شتێکی زۆر کۆنە ئەمە ئێستا باوی نەماوە 30 ساڵە باوی نەماوە ئەم پێوترێ گەردانەی گەدا ئەمە بە ناوسکبین ناکرێوەکو ئێستا ئەمە ڕێگەیەکی زۆر کۆن بوو کاتێ لەم 20 ساڵەی دواییە کە نەشتەرگەری قەڵەوی زۆر بەرەو پێشەوە چوو وازیان لەمەهێنا کاتە ئەمە یەکێک لە جۆرانە نیە کە جەنابراوە ئێستا ناکرێت. زۆر باشە فەرموو درێژە بە قسەکانە بەڵێ ئێمە بە پێی ڕێنمایەکان و ڕێساکانی کۆمەڵەی نەشتەرگەرانی قەڵەوی و میتابۆلیزمی ئەمریکی ڕێن بڕێوە بە پێی ئەوەش دایناوە کە کەی ئەم نەشتەرگەریانە بکەین کەی نەشتەرگەریەکان بکەین ئەوە نییە شتێک بێ بە ئارەزووی نەخۆش بێ بەڵکو بە BMI-یەکەی و بەوەیە کە زیانی پێگەیانەوە پرسیارەکەی تۆ لەسەرە و لە چ تەمەنێ بۆ چ تەمەنێ ئەو دایناوە لە 13 ساڵی ئەگەر هاتوو کێشەی هەبوو
کێشەی دەرونی، کێشەی پشت، کێشەی ئەژنۆ، کێشەی شەکرە، کێشەی فشاری خوێن ئەگەر هەی بوو لە سیانزەوە ئەماتوان نەشتەرگەری بۆ بکەیت. بەڵام ئەگەریی ئاسایی بێ بەس قەڵەو بێ ئەبێت تەمەنی لە هەژدا بێ ئەنجا ئەتوانین لە هەژدە و بەرەوسەر لە هەژدە بۆ چەند هەژدە بۆ 60 لە 6 ساڵ بەولاوە دکتور مەزاعەفاتی زۆرە هۆکار شێکەی تر ناتوان ئەنجامی بن چون زۆر جار لە تەمەنی سەرووە قەڵەوی ئەوەنەی نەخۆشیەکان بۆ کەسەکان ئالۆزەکە کەسی بە تەمەنمان هەیە 70 ساڵە ئەبینی کێشی زیاد لە ڕاددەیە ماچی نەشتەرگەریەکە زیابێت ئەو دڵی و سی و جومگەی و خوێنی و هەموو شتانەی کە پێویستە باش بێ لە کاتی بەنجا ئەمانە هەمووی بوون بە نیواشت لەبەرە لانەیە بەرگێ بەنجەکە نەکرد. زۆر باشە. بابێنە سەرەوەی کە ئایا ڕێنمایی هەیە بۆ ئەو کەسانەی کە نەشتەرگەری قەڵەویان بۆ ئەنجام بن پێش نەشتەرگەریەکە ئەنجامی بن پێویست بە گۆڕانکاری لە شێوازی خواردنیان ناکات؟ بێگومان بۆ لەبەرەوەی نەشتەرگەریە قەڵەوی هیچ جۆرێکیان جادوو نییە بەڵکو بریتێ لە ڕێگایکی خێرا بۆی کە نەخۆشەکە فێر بێت لە ماوەی 2 ساڵە باشتر بخوا تەندروستتر بخوا کەمتر بخوا توانێت کۆنتترۆل لەسەر خواردنی خۆیان بکە و تامی لاوازی بکە لە ڕی بکە بۆی کەوامە هیوایەکی باتێ جارێکی تر قەڵەو نەبێتەوە و لەسەر ئەو ڕێوشوێنەی کە بۆی دانێن بڕوا ئەجینا ئەگەر یەکێک نەشتەرگەریشی بۆ بکەین ئەگەر ئەو ڕێشوێنانە بەجێنێنێ لەوانەیە لە باتەوەی 40 کیلۆ دابەزێ لەوانەیە 20 کیلۆ دابەزێ ناگاتە ئەوەی کەوا پێویستە بگات. زۆر باشە کاتە پێویستەکە چی بکات؟ پێویستەکە بۆ نمونە ئێمە ئەینەرین بۆ لای پزیشکی دەرونی بۆ لای پزیشکی سیەکان پزیشکی دڵ پزیشکی کوێرە گلاندەکان واتە هۆرمۆنەکان پزیشکی بانچ بۆی بزانێ هیچ کێشەیەکی هەیە لەگەڵ نەشتەرگەریە ئەمە یەک دوو تێگەێنین کەم نەشتەرگەریە جادوو نییە ئەم نەشتەرگەریە تەنیا یارمەتی دەرێکە لە 2 ساڵ یەکەمە کە فێر بکە بە تەندروست بژی. سێهەم پێڵێم کەوا کەوچی گەورە و قاپی گەورە و پەرداخی گەورە و سفرەی گەورە و ئەم شتە گەورانە لە ماڵی خۆتا مەیەڵە چکو ئەگەر هاتو بە کەوچی چاشت خۆی بە کەوژیر شت خۆی دوای ماوەڕایەت وەکو کەوچی چێش هەردووچانی بەکارێنیت ینی بڵین مێشک خەڵ زۆر بەزیرە شێزانێت بەس مێشک لە شتە جێلەکانی زۆر ناو لەشە یعنی بە ئاسانی ئەکرێت فێڵی لێ بکرێت بۆی کە تۆ گۆڕانکاری بەسەر شێوازی ژیان تا ئافرین خۆشی فێڵ لە خۆیەکە یەکێ لە گۆڕانەکانی تری کەیکەین ئەگەریشێ بە پەلە خواردن بخوا مێشکێک شتی هەیە کێزانێ من خوارد نەخۆم ئەگەر خواردنەکەم لە دەم مایەشتەوە وێنەیەکی ئەگرێ پێوتری یادەوەری خواردن ئەگەر هاتوش من بە بەردەوامی خواردن خۆم بەس بە پەلە ئەو وێنەی ناگرێت چرکە ناکە کامێرەکەی وازان من خواردم نەخواردەوە هەمیشە برسیمە هەمیشە حەزم لە وزەی چڕە وەکو نەستەلە و وەکو شتی شیرینی وەکو پاقلا و وەکو چی جابێت چۆن بی خەڵەتێنم چۆن خۆی ئەخەڵەتێ جێلە بەوەی خەڵەتێنم ئەگەر ئاویشم کردە دەمم کەوچیە شۆرباشم کردە دەمم 20 جار بەلایکەمەوە ئەیەنم و ئەیبم بۆی کامێرەکەی چرکە بکە بزانێ من خواردومە کە بزانێ من نەم خواردومە ئەو واتێگاتەوەنە جێ لە مێش واتێگە کە خواردن لە دەرەوە نەما لە دەرەوە لە سروش تا خواردن نەما باشە خواردنەوە ئەبێ ئەم چی بکە ئەبێت چوری کۆ بکاتەوە یانە و چوری هەیەی لە دەستی نەیە بۆی مرۆڤەکە بەردەوام بێ لە ژیانە بۆی ئێمە ئەوە مێش بخەڵەتێنین ئەبێت چی بکەین ئەبێ لەسەر خۆ 20 جار خواردنەکە لە دەمانە بجوین بۆی چرکەی کامێرەکەی بێ و یادەوەری خواردنەکەمان بۆ بکات ئەمە یەک یەک شتێکی تر کە فێریەکەی نەخۆشەکە ئەبێ خواردنوش لەمەنی لەگەڵ خواردنە تا کاژێری دۆ خواردنش لەمەنی و ماستا و ئاو نەخوا بۆ لەبەرەوەی ئەگەر قەسەبیش بێت ئەگەر ئاوێک دێنی خەڵک بە قەسەب شتە خواتەوە کە زۆر زۆر باریکترە لەو پێنووسی بەدەستەوەی ئەڕوات توانێت ساردێت توانی هەموو شتێک بۆ بخۆی ئەگەر گەدە بە قەدەرەوەشی لێما بێتەوە ئەگەر هاتو ئاو خورا پاڵ بە خواردنەکەوانێ بە خێرایی بڕوە لە گەدە دەرچێ و لە گەدا نەمێنێت تا هەز بە برسێتی نەکەین دەرچێ بەرەو ڕیخۆڵەکان و
لەش هەڵی مژێوبی کا بە وزە لە هەمان کاتە زووتریش برسی بێتەوە لەوەرە ئەمە ئامۆژگاری خەڵکەکەین کە تا کاژێرێ دوای خواردن هیچ جۆرش لەمە نیە نەخۆن. دکتۆر من ئەمە بیستۆ بۆ هەموو کەسێک ئەم ڕێنماییە هەیە دروستە؟ هی ڕێنمایی چی؟ ئەوەی کە لەگەڵ خواردن لەگەڵ چێشتا ئاو نەخۆنەوە دۆ نەخۆنەوە هەمیشە ئەوترێت ماڵێن تا کاژێرێک هەرەوە مەبەستمەوەی ئێمە ڕاهاتوین لەسەر سفرەکانمان دۆ ئاودا ئەنین دوو کەوچکمان نانخوا لەگەڵ یا پەرداخێک ئاوخۆنەوە بۆچی لەبەر قساکەن لەسەر خواردن لەبەری بە پەلە نانە خۆی وازانین خواردنەکە ئەفرەیە یان خۆمان ڕاکەین ناحقیشمان نییە بارودۆخی کورد وا بووە لەسەر نانخواردن ڕای کردو بەرەو ئێران ڕای کردو بەرەو شاخەکان لەبەرەوە ئەمە لە ناو مێنتالیتی خەڵکامێنێتەوە لە جیناتە ئەڕوا یان بڵێن شوێنێکی وە سلێمانی یەکەم جار شوێنێکی ترانزێت بووە خەڵ کاتەوە تیاماوەتەوە بەپە لە ڕۆشتۆ بۆ ئێران چۆ بۆ کرماشان ڕێگەی چۆ بۆ بەغا لە ڕێگەی کەرکووکەوە چۆ بۆ مووسڵ لە ڕێگەی هەولێرەوە ماوەیەکی کەم کاتی لێرە ماوەتەوە شوێنێکی ترانزیت بووە وای لێ هاتووەکە خەڵکەکە پەلەی بێ پارۆکەی خواردیان بەڕێوە پارەکەی خواردووە بۆن ئێستا لە هەموو دنیا فاسفود کە هەیە فاسفود کە بە خێرایی خۆن سیرەکەی خەڵقەڵەوەکە لە چلی مناڵانی ئەمریکا قەڵەون لە بەرەوەی فاسفود زۆر بووە لە بەرەوەی مۆبایل زۆر بووە ئەگەر مێژووی زیادکردنی قەڵەوی لە دنیا و لە ئەمریکا بگەڕێنتەوە لە ساڵی هەشتاکانەوە دەست پێکە کە فاسفود و تەلەفۆن بڵاو بووە بۆ ئەمریکا لە نەوەکانە بە ئەوروپا لە 2000ەکانە بۆ لای خۆمان یعنی بەم شێوەیە شتەکاڕوە پەیوەندی بەوەیە لە کاتێک کە تەلەفۆنەکەی نانە خۆیان لەسەر کۆمپیوتەری مێشک بە شتێکی ترەوە مەشغوڵە کامێرەکەی چرکە ناکە هەڵێ نانی نەخواردەوە سیرەکەی لەسەر کۆمپیوتەرەکەی دێڕێنووسیت و هەڵەسی شتیە خۆی تۆ گەڕێیتەوە ئەمە چیە ئەمە مێشک خۆی خەڵەتان وتی چرکەی نەکرد کامێرەکەم خواردی نەخواردەوە مرۆڤ ئەمرەیە خواردنی ترەکە خواردنی ترەکە وزەی چڕەکە بەو شێوە ئێمە کەواتە بێ ئەم جێلەی کە ناوێنین مێشک کە زۆر بە گرنگ نەزانین ئەبێبی خەڵەتێن زۆر باشە خاڵێکی تر خواردنی بەرچایی بەیانیان زۆر گرنگە گرنگەکەی لە چیایە لەو کاتە ئەو هۆرمۆنانەی کە پەیوەندی بە میتابۆلیزمەوە لە کاژێری چواری شەوەوە دەرەیرێت مرۆڤەکە ئاماداکە بۆ چالاکی بۆ چوونە دەرەوە بۆ ئیش ئەگەر هاتوو بەیانی نان نەخورا ئەگەر بشخەوێت لە ماڵەوە هۆرمۆنەکانی هەروە ئیشەکە هۆرمۆنەکان لە شێر کاریگەری مێشکایە وای داناوە بە پێوەی شێوەیەکی ڕۆتین بەم شێوەیەڕۆ ئەگەر نانی بەیانی نەخوارد ئەمانەمووی پێویستیان بە وزەیە مێشک دیسان تێگاڵێ خواردن نەما قات و قڕیە باشە چی بکەم چەوری لە خۆمە هەڵگرم دیسانەماکە مەیەک دوو وای لێکە ئەگەر نانی بەیانی لە برانچێکی خوارد بڵێن ینی نیوە ڕۆژانێکی کرد بڵێن ئەوەی لە بینی نیوەڕۆ بەیانە هێشتا هەر بە برسێتیە مێندەوە چونکو ئەوەی مێش تازە وتێتی خواردن نەما لە دەرەوە خۆی خەڵەتان یەکێک ئەگەر نانی بەیانی نەخوات یان ئەگەر زۆر کەس بە هەڵات چوەڵێ تەنیا نیوەڕۆن من نانەخۆم ئێواران نایخۆم و بەیانیان نایخۆم و یا گۆجبا خۆم و بەشکم لاوازم سێرەکەی قەڵەوترە بێ ئەمەیان لە چیایە گەدە وەکو هەگبەیەک وایە خواردنی تیاڵەگیرێ تۆزێ وەکو مەشکەیەک تێکەڵەکرێ و دوای ئەڕوا لە ڕخۆڵەوە هەڵەمشتێ ئەگەر هاتوو ئێمە بە برسێتی چوینە سەر خواردن سەر سفرەی خواردن زیاترە خۆین ئاو زیاترە خۆین خواردن زیاترە خۆین لەبەرەوەی حەزمان لێتی دوو ژەممان پەڕانوە گەدەمان ئەکشێ توانای کشانی هەیە ئەگەر ئەمە بە بەردەوامی بوو کشانەکەشی بێسنوورە ئەکشێ بەتاڵیش بوویەوە بە کشاویە مێنێتەوە ئەمجارە کاچینە سەری ئەبێ زیاتر خۆین بۆەوەی کشانەکە بە تەواتی پڕ کاتەوە لیا دەماری تایە بە مێش بڵێ بەس خواردنی تایە گەدە بەس لەبەرەوە یان لە باتەوەی کە لاوازمە خەڵاوبن بەڵام ئەگەریی بێوێت کە لاواز بێ شێوە تەندروستەکەی بەیانی لە کاتی خۆیان بخوا گەرمۆزێکیش بێ نیوەڕۆ لە کاتی خۆیان بکە هەموو ڕۆژێک لە یەکاتە ئێوارە لە کاتی خۆیان لە بینەکە ئەگەر بەرکوڵ بکەی ئەگەر
بڵێن پاژنیۆڕان شتێ بخۆی شەو شتێ بخۆی کۆمەڵەشت دانراوە وەکو شەوچەرە ئەمانە بخۆیت سیرەکەی گەدەت هەمیشە بچووکە و پڕە برە مێشک دەڵێ ئەمە بە بەرداوامیە خوا پێویست ناکەم من چاوری هەڵگرم قسێکی کوردەواری هەیە دکتۆر ئەڵێ کەم خۆری هەمیشە خۆر ئەمە بێت یەکێکە لە قسە زۆر ڕاستە زانستیەکان کەم خۆری هەمیشە خۆر بە دایم خۆر بە جاران خەڵک ئینتەرنێتی نەبوو بە قسەی ئەو پەندە کوردی و ئەو فەلسەفە بچووکە کوردیانەیە کرد بۆیە خەڵک لە ژیان ئەگەشت دکتۆر ئەم کشانی گەدا ئەکرێت بێ پێویست بە نەشتەرگەری قەڵەوی کەسەکان بچووکی بکەنەوە تا ئاستێک بڵێ ئەویش بە پێی پلەی قەڵەوێکە وەکوتمان لە زیادە کێشی لە پلەی یەک لە پلەی دوو بە بێ نەخۆشی بواری ئەوەی هەیە کە بچووک بێتەوە بەڵام پلەی دوو بە نەخۆشیەوە لەگەڵ پلەی سێ و چوار و پێنج هیچ بوارێک نییە کە بچووک بێتەوە زۆر باشە کاتە بڕیاری پزیشکەکانەوە دەرەخات کە ئەتوانێت یاننا ئەو خواردنانەی کە دوای نەشتەرگەریەکە ناتوانێت ئەنجامی بە یان بە شێوەیەکی گشتی ڕێنماییەکان بۆ کەسێکە دوای نەشتەرگەریەکەی بۆ کراوە ئەبێ چی بێ دکتۆر بڵێ ئێمە ڕێنماییانەکەین کە یەکسەر دوای نەشتەرگەرێکە تا چەند هەفتەیەک تەنیا تا هەفتەیەکەم بەس شلەمەنیەخوا تا چەند هەفتەیە کە چوار هەفتەیە شتی نەرمەخوا دوای ئەوە گەڕێتەوە سەر خواردنی ئاسایی خۆی بەس پێڵێن شتێکە تڵپەی زۆر بێ تڵپەکەی مەخۆ وەکو شتێک توێکڵ بۆ نمونە بڵێن خیار بە توێکڵەوە نەخوا تەماتە بە توێکڵەوە نەخوا چکو ئەو ڕێڕەوەی کە ئێمە شتومانێتەوە لە گەدیا و پشوکمان کردێتەوە ئەو هەموو توێکڵە تەماتەیە کە هەرز نابێ لیا کۆبێتەوە لانێت تووشی جیرانی بکات تووشی ئازاری بکات تووشی ڕشانەوەی بکات دوای ئەوە پێڵێن کە خۆی دوور بخاتەوە لە وزەی چڕ بریتە لە چی بریتە لە ڕۆن نەک چاوری ڕۆن یعنی ئەگەر شتێکی زۆر سوورەوە کراو پەتاتێکی زۆر سوورە کراو پەتاتە باشە بەس بە سوورەوە کراوی پڕەبێ لە ڕۆن شتێکی باش نییە لەگەڵ ئەوانەی کە شەکرەمەنی تایە کاربۆدرێت ئەویش چۆنە ئەگەر هاتوو هەچ شتێکی زیاو بخۆین لە هەر شتێک ئەبێ بە چاوری هەر شتێک بخۆن گۆشت بخۆینەوە بە چاوری بخۆینەوە بە چاوری شەکرە بخۆینەوە بە چاوری کە زیاد بوو لە پێویستی لەش بەڵام ئەتوانین ئێمە چی بکەین مێشک بەس بە گلوکۆزی شەکە بە گلوکۆز لەگەڵ خوێنە ئەو دوانە بە گلوکۆز بە شەکر بەل ئەگەر هاتوو ئەوەی لێ بڕا ئەتوانین ئاسانتر بیخەڵەتێنین ئەوش چێکینێکێ لە پارێزەکانی کایە چی تۆی پێڵن هەموو شتێکە خۆش بەڵام ئەو شتەی کاربۆهیدراتی تایە نایخۆت دکتۆر لە کیتوات زیاتر جەخت دەکرێتەوە سەر چاوری بەڵێ هەموو شتێکە خۆی بەڵام ئەوی کاربۆهیدراتی تایش شەکرەمەنی نایخۆیت بۆی کەوایەکە مێشک تەنانەت مێژ لە خۆیەوە ناچار بێت لە باتی گلوکۆز هەڵسێ بە شتی تر بژی کە ئەوەی کرد ئەو سا چاوریەکانی لەش خۆیانەیەن بەدەسەوە خۆیانەیەن بەدەسەوە چاوری وزەی زیانیە لە دەرەوە وەریگرێ ئەیەن بەدەسەوە سەرۆکەکەیان کە مێشکە ئەو خەریکی خواردنی شتی ترە ئەوە فتوایەکە یا بۆ لەش ئێوەش لەسەر چاوری توانەوە بژین ئێوەش لەسەر چاوری توانەوە بژین بەم شێوەیە باشە ئەو کەسانەی کە دکتۆر ئەم جۆرە لە نەشتەرگەریان بۆ ئەنجام درراوە ئایا کارەکاتە سەر ئیشتیای خواردنیشیان بەڵێ پێکمان کەمتریان بۆ خوێ و ئێمە یەکێ لە ئامۆژگاریەکان ئەڵێن کە هەستێک کرد ئازاری هەیتر مەخۆ ئەوە گەدە و پڕ بووە چی لێگەی فویتەکەی پڕ کردو لە خواردن ئەنی ئەتێ بکشێتەوە لەبەرەوە چەند پارویەکە خوا چەند پارویشان بۆ خوێ بەڵام چییە چەند پارێ خۆی چێوەی خوا لەسەر خۆی خوا باوەڕ بکەن تامی داوەتێکی گەورەی هەیە و چەند پارۆکە لەسەر خۆی خوا خەڵک هەموویڵێ شتەکان تامی جارانی نەماوە بابە تامی جارانی ماوە بەڵام تۆ ێسەونە بە پەلای خۆی تامی لێ ناکەی تا بزانانی تامی جارانی ماوەیانە لەسەر خۆبی خۆ شتەکە گۆژ لەسەر خۆبی خۆ تامی جارانی هەیە خۆشترا ئەو هەموو تامە جۆرە و جۆر تامی خۆشی هەیە بەڵام ئەی خەتە دەمی دوو جاردانی پیانێ و بەرەو خوارەوە ناودیوەکە
تام لەکوێ بزانێتەوە گۆشت و خواردەوە مێش لەکوێ بزانێتەوە گۆشت و خواردەوە لەبەرەوە پەلەپەلەکەی پەلەپەل هەموو شتێک تێکەیە یەکێ لەوانە میتابۆلیزمی لەش زۆر باشە جەنابەت چەند جار لە قسەکانتە ئاماژەت بۆ ئەوە کرد کە ئەم نەشتەرگەریانە ئەنجامەدرێت بۆ ئەوەی کە لە ماوەی 2 ساڵە کەسەکە کێشی گۆڕانکاری بەسەرا بێ بۆ 2 ساڵ دکتۆر دوای ئەو 2 ساڵە چی ڕۆئەیە دەرکەوتووە تا 2 ساڵ نەخۆشەکە هەر دابەزێ دابەزێ تا لە 160 تا لە 180 کێشە زیاکەی لە دەسەچێ لە دەستێچێ و کەمیەکاتەوە دوای ئەوە بەردەوام نابێ هەر دابەزێ تا بێ بە 2 چڵێسقات لە کاتێکە ئەوەسێ کەی ئەوەسێ 2 ساڵ ئەگەر نەخۆشەکە توانێم 2 ساڵەی خۆی بتوانێت زیان نەکاتەوە هەر ڕوو لە خواری بێ دوای 2 ساڵەکە زۆر کەم ئەشێز دەگمەن ئەشێ کە قڵەو بێتەوە بەڵام ئەگەرێکێ لە کاتێم 2 ساڵە چەند کیلۆی قەڵەو بووی و دابەزیەوە ئەشێت دوای 2 ساڵەکە قەڵەو بێتەوە ئەکرێ جارێکی تر نەشتەرگەری گەدەی بۆ ئەنجام بدرێتەوە یان جا چییە ئەوە کاتۆ ئەڵێ ئەگەر جارێ خەڵەتیانیان خوا بیانگرێ ئەگەر 2 جار خەڵەتانیان خوا بووگرێ چیە هەیە 2 جار خۆی بخەڵەتێنێ ئەگەر یەکێک خۆی بەتەن خۆیەوە نەبێ هەن چێ بەتەنیێتی ئەگەر هات و تۆ شتە جوانە ئەو هیلاکیە ئەو خەرجیە ئەەکەیت بەوانیەکەیت نەخۆشخانە سەرقاڵەکەیت بەس پێڵێ خواردن وا بخۆ ئەو مەخۆم و ئەو بە قسەد نەکا جارێک تر قەڵەوەیە چی بۆکەیت ئەم جارش بە قسەد نەکا جاری سێمتیان نامێن زۆر باشە دکتۆر جەنابەت ئاماژەت بۆ ئەم جۆرە لە نەشتەرگەریانە کرد ماوەی نەشتەرگەریەکە چەندێکی پێچێ؟ بەڵێ نەشتەرگەری قارسی گەدا 45 خولەک تا کاژێریش پێچێ قەتکردنی گەدا کەوتمان هیچی لە ناوم بەس قەیەکەین چون کۆمەکو درومانێکی هوەری لێت لە کاژێرێ تا کاژورینیش پێچێ بەستنەوەی گەدا بەڕی خۆڵەکانەوە لە 90 تا 250 خولەکی پێچێ یعنی لە کاژێرونیە تا 2 کاژێرونیە باشە دکتۆر مزاعفاتی هەیە ئەم جۆرە لە نەشتەرگەری؟ بەڵێ ماک کە مزاعفات واتە ماکی نەشتەرگەری قەڵەوی 2 جۆرە ماچێکیان لە بەرەوەی مرۆڤەکە قەڵەوە هەر نەشتەرگەریە بکە مایە سیریش بکە ڕێخۆڵە چۆرەش بکە جوانکردنی لوتیش بکە نەخۆشیەکی تۆزێ سەختی دانی هەبێ و بە بەنج بیکە ئەم شتانەی کە باسێکم لەوانەیە تیان ڕووبە ئەمە پەیوەندی بە نەشتەرگەریەکەوە نییە پەیوەندی بە قەڵەوی نەخۆشەکەوەیە یەکێ لەوانە وەستانی هەناسا وەستانی دڵ لێدانی دڵواتە جەڵتەی دڵ لێدانی مێشک لێدانی واتە جەڵتەی مێشک خەبەر نەبوونەوە لە بانج ئەمانە هەمووی ئەشێ قەڵەوێکێنی مناڵی بووە لەوانەیە ئەم شتانە هەمووی ڕووبا لەبەرەوەی خۆی قەڵەوە لەبەرەوە نانەشتەرگەری قەڵەوی بۆ کرێ ئەگەر ڕێخۆڵە چۆرەشی بۆ بکرێ لەبەرەوەی ئێمە هەموو وتمەینێرین بۆ لای دکتۆری چی و چی و چی 5 جۆر دکتۆرم وت بۆ ئیکا ڕێ لەم شتانە بگرین بەڵام لەژێر کۆنترۆڵا بێ بەڵێ بەس ئێمە فریشتە نین دکتۆریش مرۆڤە وەک خەڵکی شتێکمان پێ سپێراوە بە پێی ئەو زانستەی کە فێر بووین کە ڕێگە چارەیەکە یارمەتی نەخۆش بێت بەڵام ئێمە ناتوانین لەم کاتا مردنیش بگەڕێنینەوە لەبەرەوە بە نەخۆشەکاڵین زۆر باشکرایی کە تەنانەت ئەگەری مردن هەیە ئێمە هەموو شتێکەکەین بۆ شتە ڕوونەیە بەڵام ئەگەر شتەکە ڕووی ئەمە فریشتە نین لە چەندێکە ڕێژەی مردن دکتۆر بەم نەشتەرگەری لە سایەک ئەشێت لە 100 کەس لانەیەکێکی بمرە تا لە سایەک لە سا 0.1 دەست پێکە تا 0.9 کاکاتە لە سایەک بە نزیشی یەینە سەر ئەمە نەشتەرگەری بۆ قەڵەو بکرێت لە هەر جۆرە نەشتەرگەریە یەینە سەر ماکەکانی نەشتەرگەری قەڵەوی ماکەکانی قەڵەوی ئەمانەی هەیە یان ئەوە تا زیای لێ بڕیت شوێنەکە تەسکە بێتەوە لەوانەیە پێویست بکە نەشتەرگەریشی تر یان بە هەناوبین چاچی بکەیت فراوانی بکەیت یان ئەوە تا کاتێ ئەیبڕی ئەمە بە ئامێری تایبەتێ بڕین وەکو کلێپسەرێکی تایبەتە سەرەکەی باریکە چێتە ناوە گرانە بۆیە نەشتەرگەری قەڵەویش گرانە ئەگەر جۆری کۆمپانیایکی زۆر باش بەکارنێنی لەوانەیە بیجوێتەوە ئەوسا
خۆی باش نەگرێت لەبەرەوە یەک جۆر من و دکتۆر سیروان کە ڕێ پێدراوین لە کۆمەڵەی ئەمریکی نەشتەرگەرانی قەڵەوی و میتابۆلیزم تەنیا و جۆرە بەکارێنی شەریکی دیاریکراوە ئەویان بۆیان دیاری کردوین کە ئەم ئەگەرەی زۆر کەمە ئەجنا لەوانەیە خواردنی ناوگەدە بێتە ناوسک پێویست بکە نەشتەرگەریش تری بۆ بکرێت لەوانەیە فریانەکەی نەخۆشەکە بە سووتانەوە بمرێت جۆری سێهەمی ماکەکانی نەشتەرگەریەکە خۆی خوێن ڕێزیە من لە چەند کونێکی کەمەوە ئەو نەشتەرگەریەکەکەین دەرمانی دژەمەیینی خوێن ئەین بە نەخۆشەکە بۆی خوێن لە لاقەکانیان نەمەیە و تووشی دەمەوانەی سی و جاڵتەیان لێدانی سیەکان نەبێ و نەمرێ. ئەم بەتاکەی ئەم دەرمانە ئەبێ بەکاربێنێ تەنیا 24 ساڵ لە دوای نەشتەرگەریەکە پێش نەشتەرگەری بە 12 کاژێر دوای نەشتەرگەری بە 12 کاژێر. ماکی دیکەشی هەیە دکتۆر؟ بەڵێ ماکی دیکەشی بەڵێ ماچی تریشەیە لە بەستنەوەی گەدە بەڕی خۆڵەکانەوە لەوە چی ئەو بەستنەوەیە هەندێک کەم و کوڕیتیاابێت کە خواردنی لێ بڕاتە ناو سکو پێویست بکە جارێکی تر نەشتەرگەری بۆ بکرێ و تا دوایی ئەم ماکانی هەیە ئەم چوارماکە ماچی سەرەکی نەشتەرگەریەکە بەڵامەوەی ئەمەکەی بینین ماچی مرۆڤە قەڵەوەکانە کە زیاتر نەخۆشەکان لەوانەیە بەرەو ڕووی مردن کاتەوە وەک لە ماچی نەشتەرگەریەکە شکو نەشتەرگەکە ڕێو شوێنی خۆی هەیە بۆ شێوەی بیکەی لە هەموو دنیا زانراوە پێتەڵێ خوێنڕێزی ئەوەنە دزەکردنی خواردن ئەوەنە تەسک بوونەوە ئەوەنە چی شتەکان دیار و ئاشکران بەڵام ئەوەی دیار و ئاشکرانیە تۆ یەکێکی قەڵەویت بۆ لە نازانی ئەمە چەند چەوری لە دەوری دڵی کۆبتەوە چەند چەوری لەسەر جگەری کۆبتەوە ئەینێری ئیکۆی بۆ بکرێ سۆنەری بۆ بکرێ ئەگەر هات و ئەوەی کەیکا و ئیکەر سۆنەر ئەگەر شارەزانە بێ لەوانەیە بڵێ کەمێکە لەوانەیە دکتۆری بەنجەکەت بە هەڵاب چێ بەنجی باتێ لەبەر لەسەر راپۆرتی ئەو دکتۆرانە کە نابدوتە بۆ لای ئیڤالوشنی بکەن تۆش بە هەڵە بچی دوای بەنجەکە بیکە لەوانەیە نەخۆشەکە بە دڵ بمرێ لەوانەیە نەخۆشەکە بە وەستانی هەناسە بمرێ لەبەرەوە لە هەموو دنیا پاڵەوانێتی تیانە ئیش ئێمە پاڵەوانێتی تیانە لە هەموو دنیا بە تیم واتە بە تیپەکرێ ئێمەش خۆشبەختانە لە نەخۆشخانەی فێرکاری بە هاوکاری لێپرساوانی تەندروستی و نەخۆشخانە توانیمانە تیمێ دروستکردن تەنانەت لیژنەیەکمان هەیە هیچ کەسێ ناچێت بۆ نەشتەرگەریە تا ئەو لیژنەیە کە سەرۆکی بەش لەگەڵ من و لەگەڵ نەشتەرگەرێکی تر کە هی قەڵەوێ دکتۆر سیروان ئەبێ نەخۆشەکە ببینین هی هەچ کەسێک بێ بیبینین لە هەموو شتێک تێگەشت بێ هەموو شتێ نایترسێنن ڕاستەکانی پێیەن کە سوکاریەن واژووەکان ئێمە ژواژووەکەین کە شتەکانی هەمووی تەواوە یان ناتەواوە ئەشێ بیکە ناشێ بیکە ئەم شتانە شتەکەمان والێ کردووە قفڵمان نەکردووە بەڵام ڕێوشێنە ئاسایە جیهانەکەمان یاوەتێ بەرچاڕوونی ئەدەن بە نەخۆشەکە ئەو سان نەخۆشەکە خۆی هەڵێ بشێرێ زۆر سپاس دکتۆر مەمنون بە ئامادەبوونی جەنابەت سپاس بۆ زانیاریەکانت بە هیوای ئەوەی کە هەموو کەسێک ئاگای لە کێش و لە تەندروستی خۆی بێ بۆەوەی کە نەگاتە ئەو قۆناغا کە پزیشکان ناچار بن بڕیارێکی لەم جۆرەیان بۆ بدەن. ئازیزان لەم بەشە راپۆرتێک ئامادە کراوە باس لاوە کات کە فیلمی 09 فیلمێک با بڵین بەرهەمێکی سینەمایی کوردیە ماوەکەی درێژە بڕیار دراوە کە ئەم فیلمە کاری بەرهەمهێنانی دەست پێ بکە. جا لەم راپۆرتەیە باس لاوە کاس کە ئەم پرۆژەیە لە کێکەوە دەست پێکات قۆناغەکانی کامە نابێت و کۆمەڵێک زانیاری لەسەر فیلمەکە با بێکەوە ببینین.